معتبر شروانی وی برنامه راستوخوا بره و دبو گهدار و بینرجی دکارن بشدار بن. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی بەڕێزی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بێت کە لە دەنجی ئەمریکا بڵاو دەبێتەوە و هاوکاتم بەرنمەیە لەسەر سەتەلایتیش دەبیندرێت. سپاسان دەکەم کە دەگەڵماندان. سندوقی منداڵان سربەنەتەوە یەکگرتووەکان لەم هەفتەیە داوای کرد سرنج بدرێتە سەر کاریگەری شەڕی 3 ساڵانەی سووریا بەسەر منداڵانی ئەم وڵاتە و دەژڵێت ئەم قەیرانە زیانبارترین شەڕ بۆ منداڵان لە مێژووی نوێی ئەو هەرێمە بووە. لە راپۆرتێکی نوێیدا یونیسف دەڵێت 5,500,000 منداڵی سووریا ئێستا پێویستیان بە یارمەتی هەیە بەهۆی ئەم شەڕە. نەتەوە یەکگرتووەکان هەروەها مەزەندە دەکات بەلانی کەم 10,000 منداڵ کوژراون لە وەتای مانگی 3 ساڵی 2011 و زۆر لەو منداڵانەی لە وڵات هەڵاتون بۆ ناو کەمپەکانی پەنابەری هێشتاش ترسیان هەیە بۆمباران بکرێن بڕفێنرێن یانیش تەنانەت بکوژرێن. راپۆرتەکە دەژڵێت بە میلیۆنان منداڵانی کەوتونەتە ژێر کاریگەری ئەو قەیرانە دەمەترسیەوەدان ببن بە بەرەبابەکی ونبوو. بە پێی راپۆرتەکە هەڕەشەکانی ڕوبەڕووی منداڵانی سووریان ئەم وڵاتەی کردوتە یەکێک لە مەترسیدارترین شوێنی ژیان بۆ منداڵان لەم جیهانەدا. پرسیار زۆرن و ئایا تاکەی منداڵان ئەم بەهایە بدەن و ئەوەش جێگای قوبوڵکردن نییە هەروەک جێگری نوێنەری یونیسف هەمیدا لاسێکۆ لە ژنێڤ بە پەیامنێرانی کورد لەم بەرنمەیە هەوڵ دەدەین سرنج بخەینە سەر منداڵان قوربانیانی شەڕ لە سووریا. میوانەکان دکتۆر باری مەحموود سەرۆکی ڕێخستنی یەکەتی پزیشکانی کورد ئەڵمانیایە کە بە ڕێگای سکایپ لەگەڵماندا دەبێت و هەروەها تا دەمێشی تر بەڕێز سالم سەعید بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی کەمپی پەنابەری کوردەکانی سووریا کەمپی دومیز لە کوردستانی عێراق دەگەڵماندا دەبێت و هەروەها لەم بەرنمەیە وتوێژمان دەگەڵ مامۆستایەک دەبیستن کە ڕاستەوخۆ پەیوەندی بە منداڵان هەیە و هەروە بزانین ئەو چ سرنجی خستۆتە سەر ڕەفتاری مناڵەکان. دکتۆر باری مەحموود ئەم کاتت باش. کاتەکەم باش. زۆر سپاست دەکەم بۆ بەشداری دکتۆر باری. دیارە جەنابەت بە پێی شارەزایی وەکو دکتۆرێک پێم خۆش بوو باسی ئەو زیان و زەرارانە بکەی کە لەسەر کاریگەری شەڕ بەسەر منداڵی دەبێتن بەسەر جەستە نا بەسەر دەرونی منداڵی دەبێتن بەسەر هەستی منداڵی دەبێت. زانی خوشکی بەڕێز ینی شەڕی سووری بەردەوام دەکرێت 3 ساڵە هەر حەسابێکی دەرباز کرد بە تەمایی لەسەر گەلێ سووری بە تایبەتی سەر ماڵباتە هەندور ماڵباتاجی بە تایبەتی سەر منداڵە هێژماری مەزن قوربانی زارۆک بوون قوربانی ویشەڕی هەنێ پاشە ڕۆژەخوا وەنداکردن حەجی جوانجی مال سەر ئەردێخوا کۆچبەر نەبوو دەبستانی خۆ وەنداکردن پاشە ڕۆژی خۆ وەنداکردن وەکی دژی دەرونی بخۆ نەمایە کەسێکی ساغ جوان منداڵە هەر کەسی گۆمایە هەندور ماڵی خۆدا هەندور ئاردی خۆدا کۆچبەر نەبووی دەرونی نەمایە ساغلم ئەواژی وێ پاشە ڕۆژێدا بێتر وەرێ خویانی کردن چ خاسی باندۆری شەر لەسەر پاشەڕۆژی وان زاروە هاتیەکردن ئەو زار و ئەگەر مەزم ببن پاش 5 ساڵ 10 ساڵە بچی شێوەی وێ ژیانێکی بکن یانجی ژیانێکی ئەمبێژن کارگری یانجی خوێندنی بکن. بەڵێ ئێستاش پێم خۆش بوو بە خێراتنی بەڕێز سالم سەعید بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندی لە کەمپی پەنابەری دومیز لە کوردستانی عێراق بکەم. بەڵێ هێشتا دیارە پەیوەندەکە دروست نەبووە. دکتۆر باری مەحموود پێم خۆش بوو گوێمان لە گفتوگۆیەک بێت هاوکارم دەخیلی شەمۆ دەگەڵ مامۆستایەکی کەمپی دومیز کردوێتی بەڕێز سەلام داری خۆی مامۆستایە و نووسەریشە و هەر ئێستا کە باز دەکەین دەهەمین ساڵڕۆژی سەرهەڵدانەکەی قامی شلوویە ئەویش لەوێ ساڵێکی زیندانی سیاسی بوو. پێم خۆش بوو دەگەڵم بمێنیەوە پێکەوە گوێمان لەو گفتوگۆیە بێت دوا دەگەڕێنەوە لای جەنابەت. کەکی سەلام ڕۆژ باش نەهاتوو لە کەمپێ دۆمیزی ئیرۆ ڕۆژێکە دیرۆکیە ئیرۆ 10 ساڵیە ڕێدانن قامشلۆیە لە ئیرۆ ئەم لەسەر ڕەوشە زارۆکان ئاخەبن دەبێ بەرنامە تایبەتدا مەدوخەست ئەم بزان لە کەمپێ دۆمیز تو زارۆها چا دبینی ڕەوشە زارۆوان چاوایە لەوەر گەلێکی باندۆرە وێش ڕەش سووری لە دەرونیە زارۆکا بوویە يعني هما دبينم يعني درو سيرو در مال
لدبستاني زاروك كذا يعني قال لك يقولوا دستي خداريج كيفوا أضايا يعني أبي يك درونيا زاروكا يقول إنه باندورا شورشها سوري الوابوي ياد دوا قال لك ففتشون دناوا خفقد هي يعني زاروك ولو سلوكي وي ولو بوي بشكل كي إنه حج دانت حج ففتشونت كيك سلام ديارة مش قلتنا تدقهنتو ما مستاي ودبستانك جي كامبي فاكريا جزارو عن رأى دبستاني الكامبي هي وأزمع مستعمل الور باشا يقولوا أدناب وخدمه يعني يعني أزي فقر مسرف طاري وان وكان باندورا شر وكيتو بيجي چندي خرابة لسر دروني وان زارويان اللي مدو خاص بزانم باشا لخوندن قهي للدبستاني او چه برنامج دخونن هتا چندي وان آگه خوندن اخو هيا دلي وارده از بلكي رخصني اوي دولتي باش يعني جوار آماده کرن يعني آبایاوی باش وكي دي يعني ناحية سبليت قرنبون وساربون باش بس قال لك توز هي وقال لك نفاقجي هي بهندري دبستاني بخدجي يعني أضايا براستي باندور كوي مظن هي السر ما مستيانجي والسر زاروكانجي أقهداريا زاروكان نقل لك جو خندنير جبر روشا باب وديا آخراب دكامبيد ناهل قهدان خوشك بزاروك هذا براسيجي يعني چندي ام دبينن وقت زاروك من وام قهدانك باشي باتكن لي د جيواري خود نكارن ديو بار نكارن زاروك يعني زاروك خير براسيج بر ظروفي بو اوتيدي بله یک ویناتی دیگه ها براسیجی هر ناوی کامپ و کامپ پنابران نخوشا و دیارا خلق حمونه بر زاروجی مازنجی ویج دردی هندی بنالن کو روشک نخورستیا درست بلور لی تبحثی لدسپیک تبحثی هندی کرکانی چاوا شر و باندورا شر د سوریا دا کاریگری لسر درونی وان زاروکا کریا او چاوا آگهداری وان نخوشیانا کل ولاتوان چی دبا جبر چونو هاتن هر روز هي روز آواتن کسی ما دوستين ما ناسين ما مروفي ما سورياتين ويروشي سر ويروشي داخلن فنورماله انه الصاروخ يقولن افقات ستيتشز من يعني حرو تقين تشتن حمل بيس صاروخ تيقولن بله افصاروخ تأثر بله كيكي سلام ديسان ام بحثي هندي ديكن كو يونسيف جي بحثي رابورتين يونسيف جي بحثي هندي كو باش روجا فان زاروكان وببا خمك مازن بشتي چان سالان اجا اگرتنها ببینین جنهادا د کمپیدا او فریت نتیجه بنو حج شر چ وصادکن تباورد کی باش روجوان وی چابا وی کی بکاربا تشتكي شوان ربك كو باش روجوان نخراب دباوريا من تشتكي الدرما الدبستاني قرك وك مرشد عربي دبيجن نزعن كردي بيتشل بيجن اي پروردهيه قرك او هبانا قرك يعني وك رومشتنا زاروك ارشي بوبا او يعني او توجيه كربانا بسرت راس افتشت كبرورده دروني زاروكر دبستاني تن افتي ماسيك مظن از دريافي راديا وجي از بانجيت كم انه اف بانجام بيجي وا سازي اي غرابونه باواكرنا وا مدرسه كاربن هنكي يقولوا مرشدني پروردهي جبو زاروكا بين مجبير كراتش كي بيجن يعني نها زاروكي ما ايغو صفي كيت خوينن غرق صفي سي او چارا بانا يعني 3 سال دبستان لواش ويه
مخابن يعني بروبلمك مخابن ام هیویدارن او روشانه خوش زوزو نمینه و او زاروجی فکرنا سر جیانا خوی عادتی که سلام داری ما مستا و نویسکار کنه حال کمپ دومیز لدهوکی دیگل دنگ امریکا دا خفت گلک سپاس سرافر چاوه سپاسان دەکەم بەرنامەی ڕەهەندی پێشهاتەکانە و گوێمان لەم گفتوگۆیە بوو لەگەڵ مامۆستایەک لە کەمپی پەنابەری کوردەکانی سووریا لە دومیز کوردستانی عێراق میوانەکانم دکتۆر باری مەحموود سەرۆکی ڕێخستنی یەکێتی پزیشکانی کورد لە ئەڵمانیا و هەروەها ئێستاش بەڕێ سالم ساعید بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندی لە کەمپی دومیز لەگەڵمانە. کاک سالم ساعید بەخێر بێ. ممنون زۆر سپاس بۆ ئاوازی ئەبدەلی بەدەمە. بەڵێ زۆر مەمنون تکایە دەگەڵماندا بە دکتۆر باری مەحموود جوتان لە گفتوگۆیەکە بوو یونیسف ئەو راپۆرتەی بڵاو کردوتەوە دیارە سرنجی زۆریشی دراوەتە سەر ئەلبەتە ئەوە یەکەم جار نییە سرنجی وا بخرێتە سەر بەڵام ئێستا چ دەکرێتن بکرێت بۆ منداڵان ینی ئەو لەو گفتوگوۆی جۆمالە بکە مرشد یا دەتوانم بڵم کە ڕاوێژکاری پەروەردەی تایبەتی لە قوتابخانەکاندا بندرێت ڕای جەنابەت چییە؟ تشتێک و مامۆستا سەلام گوتن بەڕاستی هەم ڕەوشێ وان زارۆکی پەنابەر زۆر دکە هەمژی ڕەوشی وان مامۆستا بخوا بارێ وان گران دکی کارێ وان بوویە دوبل نەتەنێ ئەم بێژن دەرسی خوێنی نۆرمال ددن دەرسی خوێنی پسیکۆلۆژی بەلکی بوانڕە ددن لەومانێ ئەف شەرێگۆ بووی چ ئەرمانجێ گۆژێ دەرکەتنە ڕەوشێک لەسەر عەردەی پەیدا بووی هەندوور سووری دەربی سووریەدا ئەگەر نەتەوەین یەک بووی بخوازێ چارەسەریەکێ ببینێ ژغەری مەسەلەی شەر و سیلاحە و دانوستاندنێ کرین و فرۆتنا سیلاحە و پەرا ببن بێنن لەسەر زارۆکە بسەکنن پرۆژەن پراکتیکی داخن لەسەر ڤان کامپێ بۆ هەندوور سووری دەربی سووری چێبوونە پرۆژەکن تایبەت پراکتیک دەست پێ بکن یانانە ئەگەر راپۆر هاتنە گوتن بەلکی شەری سووری تەنێ 3 ساڵا نەمینێ بەلکی 10 ساڵاژی بکشینێ مرۆ بفکرێ 10 ساڵا بمینێ وێ چ باندۆرێکی مەزن لەسەر وان منداڵا ببێت گەرەک ئەز دەبێژم تکرار دەکەم گەرەک پرۆژێکتن پراکتیک داکەڤن دەست پێ بکن نەمین البەندی حەیاگ و پۆزیسیۆن و ڕێژیم لە هەبوەرن یانجی یەک کاربێ یەکی دیترێ بشکینێ پرۆژێکتن پراکتیک دەست پێ بکن. بەڵێ کاک سالم ساید دەکرێت جەنابەت باسی باری منداڵانی کەمپی دومیز بکەی وەکو دەڵێن بە پێی زانیاریەکانی جەنابەت بارودۆخی منداڵان چۆنە لەوێ؟ بله حقیقت هرج دست که هیوا 4 سال 2012 حکمت هرم کردستان درگاه سنوری وکی و پیشوازی لپنابرین کل روجاوا که پنابرین سوری لهرم کردستان حقیقت حتی نو که رجه که گله که مزند یا پنابر قصد هرم کردستان که و نو که 60,000 پنابر بتنه الکمپ دومیز دجین که مزندترین کمپ سرتاسر عراقه و نهال پارێزگا دهوکێتنێ 130,000 پەنابەر ناوێتۆ مەتوبار کردینە ڕێژەکە مەزن ji van پەنابەران ئەم شێن بێژنە ku zarokên zarok jî حقیقت nav kempê da dijîn me heta nûke as bon zanistî wendê ku bilind bîtin heft qutabxane kempa dumîz vekîne belê ev şên bêjim ku اچه بیشم کو ریجه کو مازن یا زاروک دیسان اون کو کار دکن بالن نایان زارود فروشن یا نو بازاری دا دچن خواستن دکن کو دیارده کو نه اول جی بند زبریتن کو باره و اکونومی حتی راده که خرابه و دیسان گواشتنا خیزانتوان آیلوان سرباز اروپایی که اون کو نوچنا قطابخانه ما گلک هولدان کرینه و ما ارشادات داینه کو بنده کو هم دایو باب تاجی توعیه بکنه بشن وزارو کا فرقنا قطابخانه و بنده کو سوای زانستی بلند بیتو صباحی اونا کده پاشا روز ولات خو آواکن اونا ده بنا حاکم الولات خو لازمه و پیدویه کو پیتا بیدانه که مازن سروان زاروکا هبیتن رفی نفسیت و گلک آجیوکی هم بینین یا زاروکا یا تکچویه چونکه گلک شوان آجی اون کسو کارتو هندک لسوریه ماینه هندک الکمپینه
و جانوای پنابریه جانوای پنابری ولو دکتن تو حتی که نفسی مفیدا ببیتن وقت حکمت هرما کردستان گل آره خرا او پیچی بویم بکری نه حقیقت شالی قطبخانه و شالی هندک چه بجن مسائل ترفیهی بود چکن لی ابتنه در دست حکمت عربی و خلق کردستان چنا بید بدویه هاری کارین در و هبیتن یکم کنگا و که به دعوتن اوه که هم بشین خیزانت وانا آوا بکن نشکی وانا آوا بکن که پشتوانی زاروکت خوب بکن فریکن قطاب خانه و آسیای روشنبیری یه زان سیبلن بکن. بله زور سپاس دکم برای سالم سعید. دکتر باری محمود دیاره هر دوکتان ئاماژەتان بە ئەوەدا کە کاریگەری ئەم شەڕە بەسەر منداڵان چیاوە بەسەر پاشە ڕۆژی سووریا ئەو بەرەبابەی کە ئێستا بەو شێوەی دەیبینی گەورە دەبن ئەوانە داهاتوو پاشە ڕۆژی سووریانە هەر لەو پەیوەندیەوە سەرۆشی پەیوەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە یونیسف سایمۆن ئینگرم دەڵێت زۆر لە خەڵکی سووریا لە ناوخۆ کە ئاوارە بوونە و هەروەها منداڵانی پەنابەر ئەم شەڕە کاریگەریی قوڵی بەسەر هەست و دەرونیان کردووە ئەنگرم دەژڵێت بە ملیۆنان منداڵانی سووریا دەرفەتی خوێندنیان لێستاندراوەتەوە هوشداری دەدات سەبارەت بە کاریگەریەکانی ئەمە لەسەر ژیانی ئەو جیل و بەرەبابە و هەروەها بەسەر پاشەڕۆژی وڵات زیاتر گوێمان لێ دەبێت کە دەڵێت. That's the longer picture that we have to focus on, the fact that sooner or later this conflict will end and a new generation will have to be on hand and ready and prepared with the skills and the belief and the drive to reconstitute. دەڵێت ئەم مەسەلەیە لە درێژدەم دەبێت سرنجی بخرێتە سەر ڕاستیەکەی ئەوەیە کە زوو یادرانگە ئەم شەڕە بە کۆتایی دێت و بەرەبابی نوێ دەبێت بەردەست بێت ئامادە بێت بە لێهاتووی بە شارەزایی و بە باوەڕ و هەروەها بە مەیلی بۆ ئاوادانکردنەوەی سووریای نوێ لە پاشەڕۆژ ئەو دەڵێت ئێستا ئەوەی کە دەیبینین بەرەبابی نوێ کە ئێمە ئێستا دەیبینین ئەم ئەرکەی لە پاشەڕۆژ پێدەست پێدرێت ئامادە نابێتن. دکتۆر باری محمود جەناب زۆر ئاماژە بەوەدا یعنی کەوابوو منداڵان ئێستا قوربانیانی شەڕن دیسان هەرو منداڵانە کە دەبنە بەرەبابە چونە دیسان شەر دەبنەوە قوربانیانی شەڕ. بله معتبر خان also دولت و کەسایەتی ناودەوڵەتی هەمی متفقن بۆ هایڤی شەڕی ملەتی سووری ددێ ئینسانی سووری ددن زارۆکی سووری ددن هەمی زانن لێ مخابن تەوی گو ئاریکاری گوتن ژێڕێخستنێ نابنەتەوی مەسەلە بوویە مەسەلەک سیاسی و تجارەت یعنی ڕەوشان ملەتی سووری و دەردێ ملەتی سووری بووی تجارەتێکی هینەکی برێگ و ئاریکاریە گوتێن ژێڕێخستنێ ناودەوڵەتی دەست دەین سەر بوێ نافەکردن زووترین وەخت چارەسەریەکی مەسەلەی سووری ڕە دەینن وێ درێژ بکێ وێ درێژ بکێ وێ درێژ بکێ گەرەک مرۆڤ ئینسانی تەنێ بفکرێ va meselê siyasî tevlî nekê buhayê got milletê Sûrî zarokê Sûrî didin ticara 30 salê dîtirê jî nayê tawîzkirin ticara. بەڵێ بەڕێز سالم سعید لێ دەگەڕین بەڵام پێم خۆش بۆ بەرلەوەی جەنابەت بڕۆی داوای جەنابەت چییە؟ دەزانم جەناب دەرپرسی ڕاگەاندنی و میدیایی پێشتر قسەمان کردبوو سرنجت بۆ ڕاکێشام کە پرۆژەیەکتان بەدەستەوەی لەوانەیە لە پاشە ڕۆژ بۆ نمونە با بڵین ڕادیۆیەکە بیتن بۆ سرنج بداتە سەر منداڵان لە کەمپەکە دەتوانن چ ڕۆڵێک بدرێ بە منداڵان ئەگەر هاتو پرۆژەیەکی واتە بوو؟ حقيقة زيرا يكم جار كما قلتي تاني ما أريشت قطبخانة ودزقاي ويانجي بنجاها بوينا يدكو زاروك ترى مشيل ببنو دير بخين شوان ديار ديت يت بطالية ويت كرت يكو زاروك خرابكاتن قطبخانة حتى كما قلتي هم شوينا حتى حفظ قطبخانة لكن كش فولا يكي حتى نهاية زاروک تدا خواندن خود بناسرک و چند بنگاه دیانه و سنتر دیانه بوراشن بیر کردن زاروکات لیوا که ما گوتی اوه همیجی نکافیه پدوی پتر هاری کاریا پدوی پتر افت مسائل ترفیه لبوی زاروکی که تو آوا بکی پتر هاری کاری هبیتن که ام او کسید که ناف باجری دادجین اف زاروکت که چت نوا برای و بین خواندن و برای و بین هنده که آستوایی روش بیری بلن بیتن لید اواجی اوا که ما گوتی برا پتر اگر واجید زویتن و خلقه که تنابر نیوه که عنده کنه کمپر جین نیوه که نف سوریه جین و اف دیار دا که نف سوریه آن اوریدانت وان دیتین
ربنا اگر هندك نفسيات وانا تك شويه ينجي حتى رابعك تأثر وصدقينكو دائما وضع نفسية شوية بلندجي أم في نب خلق كردستان تن نب حكمته على ما كردستان تنشين وانشارة بكرة الدفي هاري كاريين دارجة دولتي منظمات هناكو أبنا بطور بين بنجي أبو بكن صاحب طبعا بكن بنجي روشنبيري درس روشنبيري بنيكو أم أوام مشكي وهو كان بري هرتشتكي أفزارو كي وقت تبري خود دائما سلاح وكشتن يان ويران كن مسائلات سريوده تو لازمه بري هميه ویزا رو کی مشکی بشو پاقش بکی جوان تشتوا زانسته و آواکرنه کی سريوده لا وانجي ام گازید کن یکو پیچه بیتن یکو پیچه بیت هر که بشیتن هاریکایا زارو کی بکی زاروک پاشا روژه اشن بسیم چی زارو که کرده بزاراجی ام بینیم شخدان شیانه باشی دفنه بله کاک سالم سعید زور سپاس دکم او کسید کو ولاتی خواه وکن پاشا روژه بله برای سالم سعید برپرسی ڕاگەاندن و پەیوەندی لە کەمپی پەنابەری کوردەکانی سووریا لە دومیز کوردستانی عێراق سپاسان دەکەم. دکتۆر باری مەحموود دیار بوو لە کاک سەلام سعیدیشمان جۆ لێبوو. ڕێکخراوی ئێوە ئایا تا ئێستا چ جۆرە یارمەتێکی پەنابەرانی توانیوە بداتن یان بەڕای جەناب دێوە بە شێوەیەک دەتوانن یارمەتی بدەن بە تایبەتی لە بواری منداڵانەوە کە پسپۆر و شارەزای دەرونی هەبێتن بتوانن لەگەڵ مناڵان کار بکەن. حازم ئاماژە بکەم دیسە بگوتنی هەردوو مامۆسیان سالم و سەلام. دەستێوان ساغ بێ و دەستێوان خۆش بێ ژوان ئاریکاریە گۆ دکن گرێدایی بە پرۆژەی ڕەوشی سووری ڕێیە تشتێ گۆ دکن باشە لێ ئەمە ئەوژی زانن و ئەژی زانم هەرکەس زانی ئەو تشتێ دکن تێرا دەرد و ئێشا ملەتی سووری ناکی ئەو تشتێ گۆ هەندور کامپێ دۆمیزێ دکن ئەمژی وەک ڕێخستنێکی سڤیل لە ئەڵمانیا ئەم چوون کامپێ دۆمیزێ بخۆشی مەدیمە ئاریکاری وانڕە کرد و دیسەژی ئەم بەردەوام ئاریکاری و شانێ دەرمانەش بۆوانە لێ ئەڤایان نە چارەسەریە چارەسەری گەرەک بە تەمامیژی ڕەوشی سووریە ڕێدانی ئەو بەرادەرێک و پرۆژە هەندور کامپا دۆمیزێ دکن دەستێوان خۆش بێ لێ تێراوان منداڵان ناکن دەردێوان چارەسەر دەبێ ئەگەر مەسەلا سووری چارەسەر بوو چارەسەر هەندور سووری دەگەرەکە بشێوەیەکی سیاسی ئینسانی وەرێکردن ڕۆژێکی بەری ڕۆژێکی سەر پرسێتە وەکی ڕێخستن ئەمە هەندور ئەڵمانیدا ئەم دیسە بەردەوام دە ئاریکاری مەسەلەی تەندروستی و دەرمانە شاندنادا نەتەنێش بۆ کامپا ji bo hundur Kurdistanê Sûrî em alîkarî dikin berdewam dikin hewlekî meydî heye ji bi Wezaretî Dervê Almanya re ji bo got em karibin eger nexweşî giran yan jî birîndarê got hundur Sûrî de em karibin bi şêwekî şêwa em wan bên Almanya ji bo berdewam bin ji bo îlacê xwe. بەڵێ بڕاستی دەردێکی زۆر گرانە ئێمە باسی مناڵان دەکەین هەمومان پێ دڵگرانین و متەسرین بەڵام وەکو جەنابەت فەرمووت شتەکە زۆر زیاتر و گەورەترە لەوەی تەنها باسی مناڵان دەکەین خێزانەکان هەروەها تەواوی ئەو وڵاتە. جین مەکفیل شارەزایەکی پاراستنی منداڵانە لەگەڵ یونیسف و ئێستا خۆی لەگەڵ کەمپی پەنابەری سووریەکان لە ئوردون کار دەکات دەڵە زۆر لە منداڵانی سووریا بە تەواوەتی دەدنیای خۆڕزگارکردندانە و هەڵسوکەوتی ئاسایی کۆمەڵایەتی و هەستدەربڕینیان لەبیر چۆتەوە بەهۆی ئەم شتانەی دیتویانە پێم خۆش بۆ جەنابەت زیاتر باس بکەی ئێستا کە سەردانی کەمپی دومیزیشت کردبوو وەکو دەڵەن چاودێری جەنابەت لەسەر منداڵەکان چ بوو ینی چ شتێکی سرنجڕاکێش بۆ جەنابەت دەکرێت باس بکەی لەگەڵ ئێمە. نفسیەتی زاڕوە گەر پەنابەر دەبێ ئەگەر ژ مالی خۆ دەردەکەوێت چێ مالی جیران نفسیەتی وی نەوەکی بەرەیە ئەگەر گوندێکی هەرێ گوندێکی نفسیوی تێگوهاردن جەچاوەش وڵاتێکی وێ دەرکەوێ هەرێ وڵاتێکی دییان پارچەکی وڵاتی دیترێ ینی سینۆرێک دەرباز کرد سینۆرەکی بترس بە پرۆبلێم دەرباز کردی ئەو منداڵێ گۆمە بخواد لە کامپێ دۆمیزێ دەدیتن نفسیەتی وان شکستیە يعني وكي مقود ديسا اماجدكم از هيفيتكم شاشنوي فيم كر يعني حال تبي اريكاري جو مواردكم ريخستني نابنتوي حكومه تحريم كردستاني خلق باشوري كردستاني اريكارتكن اواتم راست لي تيرا وانا ناكن لو ماني او زاروك نا نوكي زاروك نورمال نفسيتي وانش كستي خد بين وكي انسانكي غريب انسانكي كيم شقاسي جهرن ويد بستاني دخينن نتني او صالي دشكن صالي دوا وري صاليه كيان زيدتر
کاری وی ینی سەرکەفتنی وی هەندور خوندنا وی کێمتەرە چکو هەندوری خۆ دەشکستیە ئەو زارۆک شکستیە ڕەوشێکی شەر ڕەوشێکی ترسێ دەرکەتیە هەتیە جێکی غەریب نکارێ پێرە ئەم بێژن خۆ نۆرمال بکە ڕەوشی نورە ڕەوشی ژیانێکی دیترێ ئەم بێژن ویل وڵاتی چێبووە زارۆکی کوردی ئەم بێژن ڕۆژاوا یەگۆل ئەڵمانیا ئەز تایبەت کارم سەر ئێ خۆ بێژم و ئێ هەڤالین منجی هەنە ئێگۆ هەندور کۆمەلات تەختۆرە دەکار دکن بخوا گرێدای بۆ ڕەوشاورن چکۆ دبینە مدیا ئەڵمانی بخۆدا دبینن ڕەوشا سووری چییە وەیە بخوا شەڤ و برۆژ با مەسەلانی قاش دکن یعنی بخوا دەحسنج بەرگۆ دێ و باوێوان هەندور سووریە هاتنیانش کورسانی سووریە هاتنە وەکی برینێکی جەموانە هەیە ئەڤ ڕەوشی سووری چاوە باندۆری وی گشتیە نەوان منداڵێ ئەم بێژن کامپێ دۆمیزێت هەنیان کامپێ هەندور تورکیا و ئوردن حتا زارۆکێ وەژوی وڵاتیانە ئێ کوردیانی عەرەبن سپاسی جەناب دکتۆر باری مەحموود بەداخەوە لەوە زیاتر ماوەمان نەماوە دکتۆر باری مەحموود سەرۆکی ڕێخستنی یەکێتی پزیشکانی کورد لە ئەڵمانی هەرچەندە بەڵێنم پێدابووی کە بە سورمانجی هێندە قسە دەگەڵ بکەم بەڵام هیوادارم بۆ جارانەی داهاتوو بێتن سپاسی جەنابەت دەکەم بەڵێ زۆر سپاس گەیشتینە کۆتایی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان